قەیرانەدارایەکەی باشووری کوردستان وای لەم گروپە میوزیکە کردووە تەنیا لەم ژوورەدا ئاوازەکانیان بچڕن بۆ خۆ ئامادەکردن بۆ ئەو ڕۆژەی دانەوێت بە شێوازێکی جیاوازتر لە جاران ڕوبەڕووی جەماوەرەکەیان ببنەوە چونکە چاویان لەسەر ئەوەیە بە داهاتی کارەکانیان دەرگای کارکردنیان بە کراوەی بهێڵنەوە. شاری سلێمانی کە بە پایتەختی ڕۆشنبیری ناسراوە کار و چالاکی هونەریەکانی بە ڕێژەیەکی بەرچاو کەمی کردویانی ئەتوانین بڵین لە ساڵێکە و کارانی کە ئێستا ئەکرێت بە پەنجەکانی دەستێ ناپەڕێ هەموو ئەتوانی حساب بکەی بەڵام پێشتر وانە بوو خۆشبەختانە بێ یا خۆشحاڵانە بێ ئێمە وەکو گروپی مۆزیکی لۆر لەناو ئەم قەیرانەشدا توانیومانە بەردەوام بین. ئێمە هونەرەکەمان لا مهمترە تا ئەوەی کە لەبەر کۆمەڵێ هۆکاری تر نەتوانین ئیشەکانمان بکەین بەڕاستی ئەوە مهمترە ئەگەر ئەمە لە ماڵی خۆشمانە بێ ئامادەین ژوورەدابینکەین بۆی کە تەمرینە خۆمانی تا بکەین. بۆ ئەوەی جەنگ هەموو جوانیەکان لەناو نەبات ئەم گروپە دەیانەوێت گەر بۆ تەنیا ساتێکیش بێ خەڵکی ڕابکێشن بۆ گوێگرتن لە میوزیک و گۆرانی چونکە ئەوان وای دەبینن هونەر ناسنامەی هەموو میلەتێکە لەو دی و سنووری نیشتیمانی. هونەر ناسنامەی هەرنەتەوەیە کە بەڕاستی بەشێکی هێژگار گەورەی کللتوری هەرنەتەوەیەکیشە و بۆ ئێمەش هێژگار گرنگە چونکە ئێمە هەتا ئێستا داگیر کراوین هەتا ئێستا شەڕی خاکمان هەیە شەڕمان لەگەڵەکەن مەسەلەن ئەم هەموو بەدبەختیە و نەهەمواری ڕووی تێکردوین لەبەرەوە بۆ ئێمە کە کارمان هونەرە زۆر گرنگە کە ئەو خاڵانە ڕەچاو بکەین. سەرپەرشتیارانی پایتەختی ڕۆشنبیری ئەوە دەخەنە ڕوو ناتوانن هیچ چالاکیەک ئەنجام بدەن لە ئاستی نازنامەی پایتەختەکەدا بێ چونکە دەڵێن خەزێنەی بەتاڵیان ڕێگرە لە بەردەم کارکردنیان. چەندها گۆرانی و سرودی نیشتیمانی بۆ پێشمەرگە ئەوترێ بەڵام لە پاڵ ئەمەشا یانی سیرەکەین بە هەموو شێوەیەک مەسلەی مادیەتەوە پێشەوە کاری ڕۆشنبیریش کارێکە جگەل لە ڕوحیەت و داهێنان و ئیبداعەکە بڵین پشتگیریەشی مادی پێویستە ئەم پشتگیریە مادیە لەم کاتانە بەواسطەی ئەزمەکانی ترەوە دیارە هونەرمەندانیشی گرتووەتەوە. شاری سلێمانی ساڵی 2013 بووە پایتەختی ڕۆشنبیری هەرێمی کوردستان و بڕی 20 ملیار دیناری بۆ تەرخان کرا. بەپێی ئامارەکانی بەڕێوەبەراتی ڕۆشنبیری سلێمانی لە ماوەی ئەم 2 ساڵەدا 10 کورتە فیلم و 4 فیلمی درێژ و زیاتر لە 78 چالاکی هونەری و شانۆی دیکەی بەرهەمهێناوە کە سەرجەمیان بە سپۆنسەر بەرهەمهێنراون نەوەک بودجێ حکوومەت. تەنیا بەڵێندەران نین کە قەیرانەدارایەکەی باشووری کوردستان بەرۆکی گرتوون بەڵکو هونەرمەندانیش لە کارە هونەرەکانیاندا ڕەنگی داوەتەوە چونکە لە پایتەختی ڕۆشنبیری وەکو ڕابردوو کار و چالاکیە هونەریەکان ئەنجام نادرێ. لیزانەمین ڕوودا و سلێمانی.